باز لەوە دەکەین چۆن لە ڕووی بە بازاڕکردنەوە هەلی بە بازاڕکردنی ئەم بەرهەمانە بدرێت بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتەش میوانداری هێشودارە بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلەیمانیەتی ئافرەتانی کوردستان و هەروایەکێک لە براندەکان خاتوو هاژە ئازاد دەکەین بەخێر بێن هەردووکتان خاتوو هێشوو لە تۆ دەست پێ دەکەم تا چەندە گرنگە بە تایبەتی ئێوەکو ئەو ڕێکخراوانەی کە هەن و سەپۆرتی ئافرەتان دەکەن بە تایبەتی لە ناو پێشەنگاکە بەشێکی زۆر لەو کەسانەی بەشداریان کردووە خانمانن ئێوە چیتان کردو بۆ ئەمە؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ دامەزراوەی کوردستان 24 بۆ سازانی ئەم فستیڤاڵە بە بۆنەی چهارهەمین ساڵیاتی دامەزراندنی کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشیتان دەکەم ئومێدی سەرکەوتنتان بۆ خوازم هەڵبەتە ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان پەیامی ڕێکخراوی ئێمە و ئەو ئەجێندایی کە ڕێکخراوی ئێمە کاری لەسەر دەکات گەیاندنی ئافرەتانە بۆ مافوو و ئەو ئەرکانی کە داوای دەکەن هەڵبەتە ڕەخساندنی هەلی کار و دۆزینەوەی هەلی کار بۆ خانمان و خاچورانی هەرێمی کوردستان بە بەشێکی گرنگ و ئەرکێکی گەورە لە ڕێکخراوەکەی خۆمانەزانین هەڵبەتە ئێمەشی زۆرمان لەسەر ئەم جۆرە فستیڤاڵانە کردووەوە بە بەردەوامیشتان فستیڤاڵانە کراوە چکە بەڕاستی ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە بە تایبەتی بۆ خانمان بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە لە ڕێگەی ئەم جۆرە فستیڤاڵ و وەرکشۆپ و بابەتانی کە دەکرێتەوە بتوانن بەشێک لەو بەرهەمانەی کە هەیەناوە ئەو بەهرەی کە تیاندا لە ڕێگەی فستیڤاڵانەوە ئیشی لەسەر بکەن و ببنە خاوەنی داهات و ئابووری سەر بخۆی خۆیان و ئێمە وەک پێشتر وتم ئیشی باشمان لەسەر ئەمانە کردووە بە بەردەوامیش لەم فستیڤاڵانەمان کردوێتەوە و لە داهاتوشدا ئینشاڵڵا هەر بەردەوام ببین. سپاس یەکێ لەو براندانەی کە لەگەڵ مایە خاتوو هاژەیە کە دروستکردی ئەم براندانەیە گەر سەرەتا خۆتمان پێ بناسێنیت و چ جۆرە کارێک دەکەیت؟ سپاسان لێبێت و سپاس بۆ کوردستان 24 کە ئەم هەلی ڕەخسانوە و بە هیوای سەرکەوتن من خاوەن براندی هاژە کۆلێکشنە و نزیکەی 3 ساڵە خەریکم و زۆر سپاس کە ئەم هەلە ڕەخسێنن ئەم بازارانە ئەکەنەوە من بە ئۆنلاین کار ئەەکەم کاتێک ئەم بازاریانە ئەکرێنەوە ئێمە کارەکانمان زیاتر ئەناسرێن بە خەڵک کە یەک سەردان ئەکات لە نزیکەوە کارەکان ئەبینێ پێی ئاشنا ئەبێت زۆر کات هەیە کە لە ئێمە ئەپرسن دوکانتان هەیە بین سێری شتەکانتان بکەین بەداخەوە ئەڵێ نەخێر تەنها بە ئۆنلاین کارەکەی ناتوانن یعنی شتەکان لە نزیکەوە خۆیان ببینن بەڵام لەم بازاریانەیە ئەتوانن بێن لە نزیکەوە شتەکان ببین و پێی ئاشنا بن. باشە خاتوو هاژە وەکو خۆشت ئاماژت پێیا کە بەشێ لە گرفتەکانی ئێوەوەی بە ئۆنلاین کار دەکەن کەواتە چی بکرێ بۆی کە جگە لە فستیڤاڵەکان و ڕێخستنی فستیڤاڵەکان ناوەندێک بۆ ئێوە بکرێتەوانێ ئێوە لە ناوەندەکەیە کار بۆ پیشاندانی بەرهەمەکانتان بکەن بەدڵنیایی و ڕزۆرە و بە هیواشم شتێکی لەو بابەتە بکرێت و تەنانەت ئەگەر ئەوەش تۆزێک زەحمەت بێت کاتی پێویست بێت شتێک لەو بابەتە ئەم بازاڕیانە بکرێت بۆ ئێمە هەر زۆر باشە. باشە لە ڕووی ڕێکخراوەکانەوە تا چەندە هەمانگی ئێوە کراوە؟ ناتوان لەسەر ئەو بابەتە هیچ بڵێم. سنوردار بووە یان ئومێدەکەن دەستی زیاترتان بگیرێت و لە چوارچێوەیەکانەمێنەوە؟ بەدڵنیایەوە ئومێدەکەم دەستی زیاترمان بگیرێت. باش ئەگەر بینە سەر خاتوێش و خۆت ئێستا یەکێکی لە کەسە دیارەکانی شاری سلێمانی و بەرپرسیارەتیەکت هەیە دوو لێ بەشە لە گیری و گرفتەکانە بوو کە براندەکان هەیەە بە تایبەتی خۆشی سەردانی زۆرینەیان نەکرد چی بکرێت لە چوارچەوەیەکان نەمێنەوە وەکو خۆشیان ئاماژەیان پێیا بەشێکی زۆر لە براندەکان بە ئۆنلاین کار دەکەن ئەگەر ناوەندێک هەبێ ئەمان کارەکانیان مایش بکەن لێ هەسەکەم زۆر باشترە بۆ ئەوی بتوانن هەلی بە بازاڕکردنیان هەبێت و هەروەها زیاتر بناسێنرن. سەرەتا من دەستخۆشی بۆ خاتوو نێجوانە ئومێدی سەرکەوتنی بۆ خوازم هەڵبەتە ئەلحەمدوللیلاوە ئەوەی جێگەی دڵخۆشیە کە ئافرەتانێکی زۆر لە ئێستادا خەریکی ئەم کارانن و خاوەنکاری سەر بەخۆی خۆیانن و لەبەر زۆری ڕێژەکەش ئەتوانین بڵێن ئێمە دەنگمان بە هەمووی نەگەیشتووە یعنی نەمانتوانیوە وەکو ئەوەی کە زۆربەی ئەم خاتونانە
کار دەکەن بتوانین دەستمان بەهر هەمووی بگا لە سایاسا دەستمان پێی گەیشتە بەڵام بەڕێژەیە هەر لەو خاڵەشەوە دەست پێ بکەمەوەوانە کە دیارە پارتی دیموکراتی کوردستان گرنگی زۆر بە تواناکانی خانمانەیە و لە زۆربەی شارەکان ڕێکخراوی ئافرەتانەیە و لە پارێزگای سلێمانیش دەبینین دوو ڕێکخراوتانە یەکێکیان تایبەتە بەناو سەنتەر و ئەوەی دیکە دەوروبەری شاری سلێمانی ئەمەش نەبووەتە هۆکار بۆی ئێوە زیاتر کاریان لەسەر بکەن دەستیان بگرن یاخو بۆ نمونە کارکردن و ئەجندای کارکردنی ئێوە بگۆڕێت یان ڕێبازەکە ئێوە بگۆڕێت بە دەستگرتنی ئەم گەنجانە و دەستگرتنی ئەم خانمانە نەخێر خۆی لە خۆیدا بکردنەوەی دوو ئەنجومەن بۆ دانێک بۆ سنتەری شار و دانێک بۆ دەوروبەری سلێمانی ئەتوانی بڵێ جۆرێک لە کارەکەی ئاسانتر کردو چونکە ئەگەر تۆ بیت بە تەنیا فۆکەس بخەیتە سەر شوێنێکی دیاریکرا و تەنیا لەسەر سنووری ناو شار نەبێ ئەتوانی لە دەوروبەریشا ئەو بەهرانە مادەم ئێوە دوو سنتەرتانەیە هاوکارە بۆ ئێوە زیاتر بیان هاوکارە و لە ڕێگەی ئەم جارە توانیمانە کارێکی باش لەسەر ئەوە بکەین و من ئومێدەوارم چکە بەڕاستی کولفەی ڕێکخراوەکەی ئێمەش مەحدودە ئەمە هەتا بتوانین خزمەتی ئافرەتانەکەین بەس بەڕاستی وەکەوەی کە بتوانین شوێنێک وەکو ئەم خاتونەکە وتی سەنتەرێک بکرێتەوە ئەم خاتونانە بتوانن بە بەردەوام کاری خۆیانیان تایە بکەن و کرێی دوکانی نەیەن کرێی ئەو پێشانگانە نێن کە ئەیکەنەوە چکە بەڕاستی ئێستا خۆتان نەزانن کرێی باڵەخانە و دوکان زۆر زیادی کردەوە زۆربەیان بۆیە کاری ئۆنلاینەکەن لەواچێت ئەو بڵێن ئەو داهاتی کە لە کاری ئۆنلاین لە کاری ئیشەکەی دەستی بکرێتنیا بەشی ئەوە نەبکات کە کرێتەی لێبات لەبەرەوە گەر حکوومەتی هەرێمی کوردستان دەعنی ڕێکخراوەکانی ئافرەتان بکات ئەوە هاوکاریان بکات بۆ ئەوەی کە سنتەرێکی لەو بابەتە بکرێتەوە و ڕێکخراوێکی ئافرەتانی کوردستان سەرپەرشتیاری بکات و هەلی کار بۆ کۆمەڵە لەم خاتونە جوانانە ئەنجومەنی خانمانمانەیە بەشێک لە ڕێبازەکانی خەباتی ئافرەتان ببێتەوەی کە لە ڕێگای دەستگرتنی ئەم خانمانەوە بەرەو پێشچوونی خانمان بکرێت لە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین بەڵێ بەتەکید جا بۆی ئاڵێم لێرەوە داواکاریەکە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو کات پشتگیری گەنج بووە هەموو کات پشتی گەنجی گرتووە ئومێدەوارین کە هاوکاری ئێمە بێت بۆیە ئێمەش بتوانین دەستی ئەم خاتونانە بگرین فیستیڤاڵی زیاتر لەمانە بتوانین بۆیان بکرێتەوە یان شوێنێکی تایبەت بە خۆیان هەبێ بۆیە بتوانن ئەگەر بە بەردەوامیش لەوێ شوێنەکان شتەکانی ئەو بابەتانی کە هەیەە ئەرزی بکەن بەڵام هیچ نەبێت لە مانگێکا جارێک بتوانن ئەوە بکەن بۆیە زیاتر براندەکانیان بناسرێ بۆی زیاتر بچنە ناو خەڵکەوە بۆ ئەوەی ئەمانیش داهاتێکی باشتر بەدەست بهێنن. هاژیان تۆ دو پەیامە چێ بە تایبەتی بۆ ئەوەی کە ئێوە لە چوارچێوەیەکە نمێنەوە هەنگاوی زیاتر بنێن هەرۆکەم خاتونەوتی ئەتوان کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریەکیان بکات وەک هەر خۆی وتی مانگی جارێکیش بێت شوێنێک بڕخسێن کە ئێمە بتوانین کارەکانمانی لێ دابنین و نیشانی خەڵکی بین. زۆر سپاس هەردووتان لەگەڵ مابوون بە هیوایەوەی کاری باشتر بۆ خانمان لە هەرێمی کوردستان دروست بوو کە بە ئێوە دیارە کوردستانێکی بەهێز دروستە بێ جارێکی سپاس کە لەگەڵ مابوون.